سەلماندنی ئەوەی کە پارتی لە ڕابردووشە نەیتوانی حکوومەتێکی نیشتیمانی دروستکە سەلماندنێکی ئاڵۆز نییە. بانگهێشتکردنی بۆ زوتنەوەی گۆڕان کە بۆ 4 ساڵ ڕەخنەیەکی بنیاد کرد و ڕەخنەیەکی دروست لە حکوومەتی کردو ئەمە گۆڕانکاری نییە لە ئەدای پارتی. ئایا پارتی دیموکراتی کوردستان ئیرادەی هەیە بۆ پێکهێنانی حکوومەتێکی نیشتیمانی؟ ئەزانم بۆچی وەزارەتی پێشبەرگە ئەدا بەردەرەوەی خۆی لەبەرەوەی فەرماندەی گشتی هێزی پێشبەرگە سەرۆشی یاریەتی کوردستانە. لەبەر چی مەسەلەی وەزارەتی دارایی ئەدا لەبەرەوەی فایلی نەوت ڕاستەوخۆ پەیوەستە بە نێچیرەوان بارزانیەوە. تەنانەت هەندێک ڕەخنەوەیان گرتووەڵێن حکوومەتەکە لەسەری ئەنووسێ ساختی ئیران واتە مەیدین ئیران لە ئیران دروست کراوە. ناتوانن پێکی بێنن. سەردەمی ئاخر بۆ چونکە پارتی دیموکراتی کوردستان باوەڕی بە حکوومەتێکی نیشتیمانیە. بەڵگەشت بۆ ئەوە پارتی ئەمڕۆ ڕێکەوتنە استراتیژی ڕەت دەکاتەوە. ئیرادی پارتی لەکوێیە؟ چه حیزبێکەیە لە هەرێمی کوردستانە بتوانێت لە ڕێگمایەکانی ئێران و تورکیا لادا؟ دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 خولێت.